یاسای ژمارە 43 کار لەسەر دڵەکان و عەقڵەکانی ئەوانی تر بکە. زۆرداری پەرچەکردارێک دروست دەکات کە دوجار لە دژی تۆ کار دەکات. دەبێت تۆ ئەوانی تر بە کێش بکەیت بۆ ویستی جوڵان بە ئاڕاستەی تۆ. کەسێک کە تۆ فریوت داوە دەبێتە چنگی وەفاداری تۆ. شێوازی فریودانی ئەوانی تریش کارکردنە لەسەر سایکۆلۆژی و لاوازی تاکە کەسیان. کەسی بەرەنگار شل بکەرەوە بەوەی کە کار لەسەر هەستەکانیان بکەیت. یاری لەسەر ئەو شتە بکەیت کە بەلایەنەوە ئەزیزە و ئەو شتەش کە لێی دەترسن. ئەگەر دڵ و عەقڵەکانی ئەوانی تر فەرامۆش بکەیت ئەوا ڕقت لێدا دەگرن. لە نزیکی کۆتایی حکومڕانی لویسی 15دا هەموو فەڕەنسا تا مەزرۆی گۆڕانکاری بوو. کاتێکنەوەی پاشا و جێگرەوەی هەڵبژێردرا و لویسی 16ی ئاییندا هاوسەرگیری لەگەڵ کچی 15 ساڵەی ئیمپراتۆرەی نەمسا کرد، فەڕەنسیەکان گەشبین بوون و هیوادار دیار بوون. بووکی گەنج ماری ئەنتوانێت جوان و پڕوزە بوو. ئەو دەست بەجێ میزاجی دەرباری گۆڕی کە بەهۆی بەدڕەوشتیەکانی لویسی 15ەوە کز و کب بوو. تەنانەت خەڵکی ئاسایی کە هێشتا ئەویان نەبینی بوو بە جۆشەوە باسی ماری ئەنتوانێتیان دەکرد. فەڕەنسیەکان قێزیان لەو زنجیرە مەعشوقەیە ببووەوە کە لویسی 15یان ڕکێف کردبوو. ئەوان چاوەڕێی خزمەتی شاژنی نوێیان بوون. لە 1773دا کاتێک ماری ئەنتوانێت بۆ یەکەمین جار بە ئاشکرا بە جادەکانی پاریسدا ڕۆیشت بوو، خەڵک بە چەپڵە ڕێزانەوە دەوری گالیسکەکەیان گرتبوو. ئەو لە نامەیەکدا بۆ دایکی نووسی بووی: چەند بەختەوەریە کە بە تێچوویەکی وەها کەم ئەو هەموو سۆزە بەدەست بێنیت. لە 1774دا لویسی 15 مرد و لویسی 16 هاتە سەرتەخت. هەرکە ماری ئەنتوانێت بوو بە شاژن، خۆی دایە ئەو چێژ و خۆشیانەی کە دڵی پێوە بوون: پۆشینی خشڵ و درێسە گرانبەهاکان، پۆشینی قژی پڕ و سازدانی ئاهەنگی ماسکی بەردەوام. هەموو ئەم حەزانەی بە قەرز تێدەپەڕاند. قەت خەمی ئەوەی نەبوو کە تێچووەکەی چەندە و کێ پارەکەی دەدات. لەگەڵ هەر حەزێکی تازەدا تێچووی شاهانە بەرزتر دەبووەوە. لە هەمان کاتدا فەڕەنسا خۆی بارودۆخی خراپ و خراپتر دەبوو. وشکی و قاتی و ناڕەزایەتی بەربڵاو لە ئارادا بوو. تەنانەت ئەو دەرباریە کۆمەڵایەتیەکانیش پڕبوون لە کینە. شاژن وەکو مناڵ مامەڵەی لەگەڵدا دەکردن. تەنیا دڵخوازەکانی گرنگ بوون و ئەمانە کەم و کەمتر دەبوونەوە. بەڵام ماری ئەنتوانێت خۆی بەمەوە خەریک نەدەکرد. قەت جارێکیش راپۆرتی وەزیری نەخوێندەوە. بۆ جارێک لە جاران گەشتی بە ناوچەکانی دەوروبەردا نەکرد تا خەڵک بۆ لای خۆی ڕاکێشێت. تەنانەت بۆ جارێکیش لەگەڵ پاریسیەکاندا تێکەڵ نەبوو، نە پێشوازی لە وەفدێکیشیان کرد. ئەو هیچ لەمانەی نەکرد، چونکە وەک شاژن هەستی کرد خەڵکی سۆزی ئەویان بەدەستهێناوە و پێویست ناکات لە بەرامبەردا ئەوانی خۆش بوویێتەوە. لە 1784دا شاژن ناوی کەوتە ناو سکاندەڵێکەوە وەک بەشێک لە تەڵەیەک. گرانبەهاترین ملوانکەی ئەڵماس لە ئەوروپا بە ناوی ئەوەوە کڕابوو. لە کاتی دادگاییکردنی تەڵەکە بازەکاندا شێوازی ژیانی پڕخەرجی ئەو ئاشکرا بوو. خەڵکیشتی زۆریان لەبارەی خەرجکردنی پارە لە درێس و خشڵ و ئاهەنگەوە بیست بوو. ئەو ناوی نرا خات و کورتێنان. لەوە بە دوای تەرکیزی کینەی خەڵکی کەوتە سەر. 5 ساڵ دواتر لە 1789دا ڕووداوێکی بێوێنە ڕوویدا. دەستپێکی شۆڕشی فەڕەنسا. شاژن هیچ خۆی تێک نەدا با خەڵکی یاخیبوونی بچووکی خۆیان هەڵایستێنن. پێیوا بوو بە زوی دۆخەکە دادەمرکێتەوە و ئەویش دەست دەکاتەوە بە ڕابواردن و خۆشیەکانی خۆی. ئەو ساڵە خەڵکی هەڵیان کوتایە سەر ڤێرسای. خانەوادەی شاهانەیان ناچار کرد
کە لە کۆشکەکە دەرچن و لە پاریس بگیرسێنەوە. ئەمە سەرکەوتنێک بوو بۆ یاخیەکان، بەڵام ئەمە دەرفەتێکیشی بۆ شاژن ڕەخساند تا برینەکان ساڕێژ بکات و لەگەڵ خەڵکیدا پەیوەندی بکات. بەڵام شاژن پەندی وەرنەگرت بوو. لە ماوەی مانەوەکەیدا لە پاریس بۆ جارێکیش پاریسی جێنەهێشت. دەکرا ڕەعیەکانی لە دۆزەخدا برزن لە بەرامبەر ئەو شتانەی فرچکی پێوە گرت بوو. لە 1792دا هاوسەری شاهانە لە کۆشکەوە گوازرایەوە بۆ زیندان، لە کاتێکدا کە شۆڕش بە ڕەسمی کۆتایی پاشایەتی ڕاگەیاند. ساڵی دواتر لویسی 16 دادگایی کرا، تۆمەتبار کرا و سەری پەڕێنرا. لە کاتێکدا کە ماری ئەنتوانێت چاوەڕێی هەمان چارەنووس بوو، بە ئەستەم گیان لەبەرێکە بوو کە بەرگری لێ بکات. ئەو بووە ئاوارەی جیهان لە ئۆکتۆبەری 1793دا بۆ دوجار چۆکی لە بەردەم گویلۆتین دادا و سەری پەڕێنرا. لێکدانەوە هەر لە سەرەتاوە ماری ئەنتوانێت مەترسیدارترین تێڕوانینەکانی پەیدا کرد کە میرێکی گەنج بوو. لە نەمسا بە شێوەیەکی ناکۆتا مەرایی بۆ دەکرا، وەکو شاژنی ئایندەی دەرباری فەڕەنسا سەنتەری سەرنج بوو. ئەو قەت فێری ئەوە نەبوو بوو کە جادوو لە خەڵک بکات یان دڵخۆشیان بکات بۆ ئەوەی لەگەڵ سایکۆلۆژی ئەواندا هەماهەنگ بێت. وەکو هەر کەسێکە لە سەرەتای تەمەنیەوە خۆی دەداتە چێژ و ڕابواردن، بوو بە دێوەزمەیەکی بێهەستی. کاتێک وەک مناڵ نازیان دەدرێتێ و خوو دەدەنە خۆشی و چێژ کە گەورەش دەبن، هێشتا باوەڕیان وایە کە دەبێ هەموو شتێک بۆ لای ئەوان بێت. قەناعەتیان بە کاریگەری خۆیان هەیە و هیچ تەقەلایەک ناخەنەگەڕ بۆ دانانی کاریگەری جادووکردن، سەرنج ڕاکێشان و ڕازیکردنی نەرمونیان. لە بواری دەسەڵاتدا ئەو تێڕوانینە کارەساتبارن. لە هەموو وەختێکدا دەبێ ڕوو بکەیتە ئەوانەی دەوروبەرت، سایکۆلۆژی دیاریکراویان پێوانە بکەیت، قسەکانت بەو شێوەیە هەڵبچنیت کە پێت وایە کاریان تێدەکات. ئەمە پێویستی بە وزە و هونەر هەیە. چەندەی پێگەکەت بەرزتر بێت، ئەوەندە زۆرتر پێویستت بەوەیە کە لەگەڵ دڵ و عەقڵی ئەوانەی ژێر خۆتدا هەماهەنگ بیت، بناغەی پشتیوانی دروست بکەیت تا لە شوێنی خۆت بە قایمی بتهێڵێتەوە. بەبێ ئەو بناغەیە دەسەڵاتت دەکەوێتە لێژی و گۆڕانکاریەکی بچووکی چارەنووس یاریدەر دەبێت بۆ خزانت بۆ خوارەوە. پەیڕەویکردن لە یاساکە لە ساڵی 225 زاینیدا چۆکۆلیانگ گەورە استراتیژیست و وەزیری دەرەکی فەرمانڕەواییش و لە چینی کۆندا ڕوبەڕووی بارودۆخێکی ترسناک بووەوە. مەملەکەتی وەی لە باکوورەوە هێرشێکی گەورەی بۆ سەرشوو سازدا بوو. لەوەش ترسناکتر ئەوە بوو کە وەی هاوپەیمانێتیەکی لەگەڵ دەوڵەتە دڕندەکانی باشووری شوو بە ڕێبەرایەتی پاشا مێنگۆ پێکێنابوو. دەبوایە چۆکۆلیانگ لە باشوورەوە دەست و پەنجە لەگەڵ ئەم هەڕەشەی دووەمەدا بکات و لەوەی کە بتوانێت هیوای ئەوەی هەبێت وەی لە باکووردا بربەست بکات. لە کاتێکدا کە چۆکۆلیانگ خۆی ئامادە کردبوو لە دژی بەربەریەکان بەرەو باشوور بجوڵێت، پیاوێکی ژیر لە کەمپەکەی پێشنیاری ئامۆژگاری کرد. ئەم پیاوە وتی ئەستەمە بە زەبری هێز ناوچەکە ئارام بکەیتەوە. لەوانە بوو لیانگ مێنگۆ ببەزێنێت، بەڵام هەر کە جارێکی تر بەرەو باکوور دەجوڵا بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ وەیدا بکات، مێنگۆ داگیری دەکردەوە. کابرای ژیر وتی باشترە دڵەکان بەدەست بێنین نەک شارەکان، باشترە بە دڵەکان شەڕ بکەین نەک بە چەکەکان. هیوادارم دڵی ئەم خەڵکانە بەدەست بێنیت. چۆکۆوتی تۆ بیرکردنەوەکانم دەخوێنیتەوە. هەروەک ئەوەی لیانگ پێشبینی کرد، مێنگۆ هێرشێکی گەورەی خستە گەڕ، بەڵام لیانگ تەڵەیەکی نایەوە بۆ گرتنی بەشێکی گەورەی سوپای مینگۆ بە خودی پاشاشەوە.
لە بری سزادان یان لە سێدارەدانی زیندانیەکانی ئەو سەربازەکانی لە پاشاکەیان جیا کردەوە، کۆت و بەندەکەی لە پەلەکانیان لابرد، خواردن و شەرابی بۆ دانان و پاشان قسەی لەگەڵداکردن. ئێوە هەمووتان پیاوانێکی تەواون، من باوەڕم وایە هەمووتان باوان و ژن و مناڵتان هەیە، چاوەڕێن کە ئێوە بگەڕێنەوە ماڵەوە. گومانی تیانە ئەوان فرمێسکی تاڵ بۆ چارەنووسی ئێوە دەڕێژن. من دەمەوێ بەڕەڵاتان بکەم بۆ ئەوەی بتوانن بگەڕێنەوە ماڵەوە بۆ ناو کەس و کارتان و ئاسوودەیان بکەن. پیاوەکان بە چاوی پڕفرمێسکەوە سوپاسی لیان گیان کرد. پاشان ناردی بە شوێن مێنگۆدا. لیانگ لێی پرسی ئەگەر بەڕەڵات بکەم چی دەکەیت؟ پاشا لە وەڵام داوتی جارێکی تر سوپاکەم پێکەوە دەنێمەوە و لە شەڕێکی یەکلاکەرەوەدا ڕووبەڕووی تۆ دەبمەوە. بەڵام ئەگەر جاری دووەم بمگریتەوە ئەوامل بۆ دەسەڵاتی تۆ دادەنەوێنم. لیانگ نەک تەنیا فەرمانی بەردانی مینگۆیدا بەڵکو ئەسپێک و زینێکیشی بە دیاری پێدا. کاتێک ئەفسەرە تووڕەکان پرسیان بۆچی ئەمە دەکەیت؟ لیانگ پێیوتن دەتوانم کابرا ئەوەندەی دەرهێنانی شتێک لە گیرفانم بە ئاسانی بگرمەوە، دەمەوێت دڵی بەدەست بێنم. کاتێک ئەمە دەکەم ئاشتی خۆ بەخۆ دێتە ئێرە لە باشوور. هەروەک مێنگۆوت بووی جارێکی تر هێرشی کردەوە، بەڵام ئەفسەرەکانی کە لیانگ بە باشی مامەڵەی لەگەڵ کردبوون لێی هەڵگەڕانەوە، گرتیان و ڕادەستی لیانگیان کرد کە جارێکی تر هەمان پرسیاری پێشووی لێ کردەوە. مێنگۆوتی بە شێوەیەکی عادیلانە نەبەزێنراوم، بەڵکو تەنیا لەلایەن ئەفسەرەکانی خۆمەوە ناپاکیم بەرامبەر کراوە. جارێکی تر شەڕ دەکەمەوە، بەڵام ئەگەر بۆ سێمین جار من بگریتەوە ئەوە لە بەردەم دەسەڵات و باڵادەستی لیانگدا چۆکدا دەدەم. بۆ ماوەی مانگەکانی دواتر لیانگ پێش زیرەکی مینگۆی دایەوە و هەر دەگیرا و دەگیرایەوە. لیانگ هەمان پرسیاری لێ دەکردەوە و سەربازەکانی مێنگۆش ماندووتر دەبوون و مێنگۆ دەیگوت تۆ فێڵم لێ دەکەیت و یان پۆزشێکی تری دەهێنایەوە و هەمان سیناروێی چەند بارە و چەند بارە دەکردەوە. کاتێک بۆ شەشەمین جار مێنگۆی گرتەوە جارێکی تر هەمان پرسیاری لە پاشا کردەوە. پاشاش لە وەڵام داوتی ئەگەر بۆ حەوتەمین جار من بگریتەوە ئەوە وەفاداری خۆمت بۆ دەنوێنم و قەت جارێکی تر یاخی نابمەوە. لیان گوتی زۆر باشە، بەڵام ئەگەر دیسان بتگرمەوە ئەوە ئەم جارە بەرت نادەم. ئێستا مێنگۆ و سەربازەکانی ڕایان کردبوو بۆ سوچێکی دووری مەملەکەتەکەیان لە هەرێمی وگ، ئەو کە چەند جارێک شکستی هێنابوو تەنیا یەکی وای مابوو. ئەو داوای یارمەتی لە پاشا وتوگۆی وگ کرد کە سوپایەکی گەورە و دڕندەی هەبوو. بەگەیشتنیان لیانگ پاشەکشەی کرد، بەڵام ئەو وتوگۆ مێنگۆی بەرەو ناو تەڵەیەک دەبرد. ئەو پیاوانی پاشای لەناو دۆڵێکی تەسکدا گەمارۆدا. پاشان چواردەوری کردن بە ئاگر. کاتێک ئاگر گەیشتە سەربازەکان تەواوی سوپای وتوگۆ گڕی گرت و هەمویان لە نێو چوون. لیانگ توانی بووی مێنگۆ و جەماعەتەکەی لە کوشتارەکەی ناو دۆڵەکە جیا بکاتەوە و پاشا بۆ حەوتەمین جار گیرایەوە. پاش ئەم کوشتارە لیانگ نەیتوانی تەحەمولی ڕووبەڕووبوونەوەی پاشا زیندانیەکەی بکات. نامەبەرێکی ناردە لای پاشای گیرا و پێیوت ئەو ڕای سپاردووم بەڕەڵات بکەم، لەشکرێکی تر لە دژی ئەو ساز بدە، ئەگەر توانیت وەرە جارێکی تر بیبەزێنە. پاشا بەدەم هەنسکدانەوە لەسەر ئەژنۆکانی بەگاگۆڵکێ بەرەو لای لیانگ ڕۆیشت و لە بەردەمیدا قوت بووەوە. وتی ئای وەزیری مەزن، شکۆمەندی ئاسمان هی تۆیە. ئێمە پیاوانی باشوور قەت جارێکی تر بەرەنگاری فەرمانڕەوایی تۆ ناکەین. لیانگ پرسی تەواو ملتدا؟ ئەویش لە وەڵام داوتی من و کوڕەکانم و نەوەکانم بە قوڵی کارتێکراو بووین بە بەزەی بێسنووری جەنابتان، چۆن دەتوانین مل نەدەین.
لیانگ بە خوانێکی گەورە ڕێزی لە مێنگۆنا لەسەر تەختی شاهانە داینایەوە. زەویە گیراوەکانی گەڕاندەوە بۆ فەرمانڕەوایەتیەکەی، پاشان بە سوپاکەیەوە گەڕایەوە بۆ باکوور و هیچ هێزێکی داگیرکەری جێنەهێشت. لیانگ قەت جارێکی تر نەگەڕایەوە، پێویستی نەدەکرد ئەمە بکات. مێنگۆ ببووە دڵسۆزترین و جێگیرترین هاوپەیمانی. لێکدانەوە چۆکۆلیانگ دوو بژاردەی لە بەردەمدا بوو، هەوڵ بدات لە باشوور بە زەبرێکی شکێنەر بەربەریەکان ببەزێنێت یان پێبەپێی کات بە ئۆقرە و بە هێواشی بەلای خۆیاندا بە کێشیان بکات. زۆربەی خەڵکی بەهێزتر لە دوژمنەکانیان بژاردەی یەکەم هەڵدەبژێرن و قەت بەلای دووەمدا ناچن، بەڵام کەسانی بەڕاستی بەهێز زۆر دووربینانە بیر دەکەنەوە لەوانەیە بژاردەی یەکەم خێرا و ئاسان دیار بێت، بەڵام پێبەپێی کات هەستی دزێ و لە دڵی شکێنراودا دروست دەکات. کینەیان دەگۆڕێت بۆ ڕقێکی گەورە، ئەم نەیاریە لەسەر لێوار دەتهێڵێتەوە، تۆ وزەت بە پاراستنی ئەوەی کە بەدەستت هێناوە بە فیڕۆ دەدەیت. ترس لە دڵ دەبیت و دەکەویتە حاڵەتی بەرگریەوە. ئەگەرچی بژاردەی دووەم قورسترا نەک تەنیا ئارامی ناخت بۆ دێنێت، بەڵکو دوژمنێکی ئەگەری دەگۆڕێت بۆ کۆڵەکەیەکی پشتیوانی. حکوومەتەکان پیاوەکانیان تەنیا بە کۆمەڵ بینی، بەڵام پیاوانی ئێمە بەهۆی ئەوەی کە پارتیزان بوون تۆپەڵ نەبوون، بەڵکو تاکە کەس بوون. مەملەکەتەکانی ئێمە لە ناو عەقڵی هەر یەکێک لە پیاوەکاندایە. حەوت کۆڵەکەی ژیری T.E. لۆرنس. کلیلی دەسەڵات. لە گەمەی دەسەڵاتدا تۆ بەو خەڵکە دەورە دراویت کە بە شێوەیەکی ڕەها هیچ پاساوێکیان نییە بۆ یارمەتیدان مەگەر ئەوەی لە بەرژەوەندیاندا بێت. ئەگەر تۆش هیچت نەبێ بۆ بەرژەوەندی خۆیان پێشکەشیان بکەیت، ئەوا لەوانەیە بیان کەیتە دوژمن، چونکە ئەوان تەنیا ڕکابەرێکی تر بە هەدەردەرێکی تری کات لە تۆدا دەبینن. ئەوانەی کە ئەم ساردیە زاڵە کۆنتڕۆڵ دەکەن ئەوانن ئەو کلیلە دەدۆزنەوە کە دڵ و عەقڵی بێگانەکە دەکاتەوە، بەرەو سوچەکەیان بە کێش دەکات و ئەگەر پێویست بێت شلیان دەکات بۆ لێدان. بەڵام زۆربەی خەڵکی قەت ئەم دیوەی گەمەکە فێر نابن. کاتێک ئەوان کەسێکی نوێ دەبینن لە بری کشانەوە و تاوتوێکردن بۆ بینینی ئەوەی چ شتێک ئەم کەسە دەکاتە ناوازە، باسی خۆیان دەکەن و تا مەزرۆی لووتبەرزی و ئیرادەی هێزی خۆیانن کە بیسەپێنن. ئەوان شانازی دەکەن، پۆز لێ دەدەن و نمایشێکی دەسەڵاتی خۆیان دەکەن. لەوانەیە ئەوان ئەمە نەزانن، بەڵام بەنیهێنی دوژمنێک بەرەنگاریەک دروست دەکەن، چونکە هیچ هەستێک ئەوەندە ئۆقرەبڕ و کینە بزوێ نییە کە تاکێک فەرامۆش بکرێت، واتە تاکێتیت. سایکۆلۆژیات پێی نەزانرێت، ئەمەیە بێگیان و کینە ئامێزت دەکات. بیرت بێت. کلیلی ڕازیکردن بریتیە لە شلکردنی خەڵک و هاڕینیان بە نەرمی، بە شێوازێکی دووسەرە لێیان نزیک بەرەوە، کار لەسەر هەستەکانیان بکە و یاری لەسەر لاوازی فیکریان بکە، وریابە لە بەرامبەر ئەو شتەی کە لە هەر کەسێکی تر جیایان دەکاتەوە. سایکۆلۆژی تاکە کەسیان و ئەو شتەی لەگەڵ هەموو کەسێک تیایدا هاوبەشن، کاردانەوە هەستیە بنچینیەکانیان، هەستە سەرەکیەکانیان بکە ئامانج، خۆشەویستی ڕق ئیرەیی. هەرکە هەستە سەرەکیەکانیان بجوڵێنیت، ئەوا کۆنتڕۆڵیانت کەم کردوتەوە و لە بەرامبەر ڕازیبووندا نەرمترت. لە کۆتاییدا فێر بە گەمەی ژمارەکان بکەیت. چەندەی بناغی پشتیوانیت فراوانتر بێت، ئەوەندە دەسەڵاتت بەهێزتر دەبێت. بە تێگەیشتن لەوەی کە دەشێ کەسی گۆشەگیر ڕۆحی ناڕەزایی و دەشێ پرشنگێکی بەرهەڵستی بهاوێت. لویسی 16 جەختی کردەوە لەوەی کە خۆی لە لای نزمترین ئەندامی ستافەکەی خۆشەویست بکات. تۆش پێویستە بە بەردەوامی زۆرترین هاوپەیمان لە هەموو ئاستەکاندا بەدەست بهێنیت، کاتێک دێت کە پێویستت پێیان دەبێت. وێنە، کونی کلیل،
خەڵکی دیوار بنیاد دەنێن بۆ ئەوەی دوورت بخەنەوە، قەت بە زۆر خۆتی پیامەکە، تۆ تەنیا دیواری زۆرتر و زۆرترت دێتە پێش. ئەم دیوارانت دەرگایان هەیە، بەرەودڵ و عەقڵ، کونی بچووکیان تێدایە، لە کونەکەوە سەرنج بدە، ئەو کلیلە بدۆزەرەوە کە دەرگاکە دەکاتەوە و ئیتر تۆ دەستت بە ئیرادەیان دەگات، بەبێ هیچ نیشانەیەکی چوونە ژوورەوەی بە زۆر. دەسەڵات تەگەرەکانی ڕێگەی ڕازیکردن لە ناسینمدایە، بۆ دڵی کەسی ڕازی بوو بۆ ئەوەی لێرەوە وشەی گونجاو بۆی بدۆزمەوە، لەبەر ئەم هۆکارە هەر کەسێک هەوڵی ڕازیکردن بدات لە بەردەم تەختدا، پێویستە بە وریایی و چاودێری هەستەکانی پاشا بیکات، لەمەڕ خۆشەویستی و ڕق، نهێنی و هیوا و ترسەکانی، پێش ئەوەی بتوانێت دڵی بگرێت. هان فێی تزو، فەیلسوفی چینی سەدەی سێیەمی پێش زاین. پێچەوانەبوونەوە ئەم یاسایە ئەگەری پێچەوانەبوونەوەی نییە.